ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە چەند یاریزانێکی جوانمان لەگەڵدا ئەمڕۆ چوونەتە ڕیزی هەڵبژاردەی تۆپی سەرمێزی عێراق کە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکە بۆ ئەم شارە بۆ یانەی ئاشتی پێما بە هەمویان لە یانەی ئاشتین ئەمڕۆ باسی لێوە دەکەیم زانین ئەمان چۆن گەیشتون بەم ئاستە بەرزە ئەو پاڵەوانەتیانی کە دواتر بەشداری تێدا دەکەن چی دەبێت ڕاهێنەرەکانیان چۆن دەبێت چۆن خۆیان ئاماداکەن ڕاهێنەرەکانی ڕۆژانیان چیە بەڵام لە هەمووشی گرنگتر باسی ڕۆڵی باوکان و دایکان دەکەین لەوەی کە چۆن هانی منداڵەکانیان داوە ئەم پلە باشانە بەدەست بێنن ئێمە زۆر جار لێرە باسمان کردووە کە منداڵانە گەیشتون بە ئەم پلە بەرز و ئاستە بەرزە بەڵام بەبێ ئەوەی بزانین کە ڕۆڵی دایک و باوک شەونخونی ئەوان ماندوێتی ئەوان هەندێکیان خۆیان دەیانگەن یانەکان هاتوچۆیان پێ دەکەن سەپۆرتیانەکەن بۆی بتوانن بە شێوەیەکی زۆر باش پلە باشەکان بەدەست بهێنن. ئەمڕۆ کۆمەڵێک یاریزانمان لەلایە لێرەوە دەست پێەکەم باشە خات و ئاناوانە بارین شاخەوان یاریزانی هەڵبژاردەی عێراق بۆ تۆپی سەرمێز ئانا دلاوەر دارین کاوان لاوی ژیار ئارۆسەلام لازیار ڕێباس کامەنە ئەو منداڵە چاوگەشانەی ئێمن کە توانیانە ئەم پلە باشە بەدەست بێنن هەرێکە لە بەڕێزانیش مامۆستا شاخەوان جەمال کە بەڕێزیان سەرپەرشتیاری تیپی تۆپی سەرمێزی یانی ئاشتین زۆر بەڕێز چاوان سەردار کە باوکی یەکێک لە منداڵەکانە بێگومان کاک ژیار ئەحمەد کە باوکی یەکێک لە منداڵەکانە کاک ڕێباز ئارازیش بێگومان بە هەمان شێوە زۆر زۆر بە خێربێنەوە هەموو لایەکتان پیرۆزبایم سەرکەوتنتان لەکەین سڵاوتان لێبێ و بەخێراتن سەر چاوان با لە مامۆستا شاخەوان وەجارە دەست پێ بکەین مامۆستا شاخەوان ئەم پلەیە یان بەدەستێنانی ئەم نازناوە لای ئێوە وەکو یانی ئاشتی چی یەگەێنێ زۆر زۆر سوپاسانەکەم بەینتان باش خۆشحاڵین جارێک تر کەناڵی کورسات کە هەمیشە ئێمە قەرزاری کەناڵی کورساتین دەرگای وڵاتەوە بۆ سەرجەم وەرزشکاران ماڵێکی گەورە بۆ بە تایبەتی بۆ هەموو وەرزشکاران و وەرزشکارانی تۆپی سەرمێزیش وەلایەنە ناویشانە گرنگێکی تایبەتی بە بەشی تۆپی سەرمێزی یانی وەرشی ئاشتیاوە بێگومان لای هەمووتان ڕوون و ئاشکرا یانی وەرشی ئاشتی یەکێکە لایەنە گەورەکان لەسەر ئاستی کوردستان و عێراق قوتابخانەیەکی گەورەیە لە پێگەیاندنی بەهرەمەندانی تۆپی سەرمێز کە ئێمە نزیکەی سیاریزانمان هەیە لە قوڕان و کچان بەردەوام مەشق و ڕاهێنانەکانەکەن لە هەم لە کاتی زستانی ئەم لە کاتی هاوینە لە کاتی پشتوەکانە ئەمە وای کردووە ڕۆڵ و پێگەی یانی ئاشتی هەمیشە بەرچاو بێت و تاثیراتێکی گەورەی هەبووە بۆ وەرشی تۆپی سەرمێز لە شاری سلێمانی جارێکی تر پاڵاوتنی یاریزانانی هەڵبژاردەی عێراق کرایەوە کە خۆشبەختانە ئەم شەژ یاریزانەمان لە ئاستە تەمەنیە جیاوازەکان بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق دەستنیشان کراون و خۆ ئامادەکردیان بۆ پاڵەوانتیەکانی داهاتوو لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی 25 ئەم مانگە هەردوو کچە یاریزانەکەمان بارین و ئانا بەشداری پاڵانتی وڵاتانی عەرەبەکەن لە وڵاتی ئوردن و لە ئێستا مەشقەکانمان چڕوپڕ کردوێتەوە ئامادەکاری باشمان هەیە بۆ ئەو پاڵەوانتیە بیریشتانە چێ ساڵی ڕابردوو هەر بارین و ئانا لەگەڵ هەڵبژاردەی عێراق هاتوانیان پلەی سێمی وڵاتانی عەرەبی بەدەستبێن و مەدالیا بەدەستبێنن ئەمە دەستکەوتێکی گەورەیە و ئەمساڵ جارێکی تر سێ یاریزانی نوێمان پێشکەشی ڕێزی هەڵبژاردەی عێراق کرد کە یەکەم جاریان بوو ئەویش دارین چاوان و لاوی ژیار و کاکە لازیار ڕێباز کە یەکەم جاریانە کەونە ڕیزی هەڵبژاردەی عێراق ئەمە دەستکەوتێکی گەورە بوو بۆ وەرشی تۆپی سەرمێزی لە یانەی ئاشتیا کارەکەین ئینشاڵڵا بتوانین لەگەڵ هەڵبژاردەی عێراقیشە ئەو ئاستە باشەی کە لە یانەکەیە پێشکەشیەکەن بتوانن لە دەریشەوە هەم وەرشی شاری سلێمانی و تۆپی سەرمێزی یانەی ئاشتی بەرز بنرخێنن وەکو پێم وتی تۆپی سەرمێز لە یانەی ئاشتیا قوتابخانەیەکی گەورەیە بیرت نەچێ ئێمە سێ چوار مانگ لەمەوە پێش پاڵاوانتی هەبوو لەسەر ئاستی پەروەردەکانی هەرێمی کوردستان بۆ کوڕان و کچان هەڵبەتە ئەمانە هەمویان خوێندکارن لە قوتابخانە و خوێندنگاکان یاریەکەن بە شێوەیەکی ڕاستەخۆ هەڵبژاردەی پەروەردەی گشتی سلێمانی پێگەن کە توانیمان لە هەردوو ئاستەکە چ لە کچانی شول چ لە کوڕانیش کچان سەرجەم یاریزانەکانی لە یانەی وەرشی ئاشتی بوون توانیان پەروەردەی سلێمانی بکەنە پاڵەوانی پەروەردەکانی هەرێم وەزایدەن پەروەردەی سلێمانی لە کوڕانیشە جارێکی تر توانی بێتە پاڵەوانی پەروەردەکانی هەرێم ئەمە دەستکەوتێکی گەورە و گرنگ بوو و لە کوڕانە ئێمە دوو یاریزانی یانەی وەرشی ئاشتی بوو سێ یاریزانیکەی لە یانەکانی کەیا بوون پێگاتێکی بەهێزمان دروست کردبوو لە شاری سلێمانی خۆشبەختانە توانیمان پەروەردەی سلێمانی جارێکی تر چونکە مێژوویەکی گەورە هەیە نزیکەی
15 ساڵە بێت چی پاڵاوانتی کراوەتەوە لەسەر ئاستی پەروەردەکانی هەرێمی کوردستان بۆ تۆپی سەرمێت هەمیشە سلێمانی پلەی یەکەمی بەدەستێناوە. زۆر باشە دەستان خۆش بێ ئەمە دەکەین ئەم جارش کە بەشداری ئەو پاڵەوانێتیاناکەن لە وڵاتی ئوردن بە پلەی زۆر باشەوە بگەڕێنەوە. با بڕۆینە لای باوکیان لێک لەو یاریزانە ئازیزانە زۆر بەخێر بێن ئێوە سەر چاوان کاکە چاوان لە بەڕێستەوە دەست پێ بکەم. پاڵپشتیکردن و هاوکاریکردنی ئێوە تا چەند بۆ ئەوەی کە ئەم یاریزانە ئازیزانە بگەن بەم ئاستەی ئێستان ئێوە چۆن هەوڵتان ناوە پاڵپشتی تاویان بکەن هاوکاری تاویان بکەن بۆ ئەوەی کە پلەیەکی باش بەدەست بێن و ئێستاش کە بوون بە یاریزانانی عێراق ئەمە تا چەند گرنگە بۆ ئێوە. زۆر سپاس بووم بەسەرکردنەوە باینتان باش. هەڵبەتە ئیشەکەی ئێمە وەکو باوە هەموو دایکیش دایشان ئیشەکەمان زۆر قورسە بێ بەڕاستی چونکە ئەمە لە عینەن کاتا بێ خوێندنەکەش بکەن و ڕازەکەشیان بکەن و وەرزشەکەش بکەن بۆ مەسەلەی هاتوچۆ تەرکیزکردنە سەر ئەوەی کە لە دوای تەمرینەکانیان خوێندنەکانیان بەردەوام بێ لەخوا بەزییا بێ شکر یاریزانانی ئاشتی لە پاڵ وەرزشەکەشیانان لە خوێندنەکەشا زۆر باشن بەڕاستی ئیشەکە زۆر قورسە یعنی ئەگەر هەرچەند ئاوا بەدەم باس بکرێ لەوانەیە زۆر کەس بە ئیشەکە نەزانرێ لە عینەن کاتی شاپاڵ پشتی ینی ئاشتی ئەوە خۆی لە خۆیان و هیلاکبوونی کاک شاخەوانی ژووک و ڕاهێنەر زۆر لەگەڵیانە خەریکە بێ. ئێوە خوازیارن مناڵەکەتان لە ئایندەدا هەر ڕێچکی وەرزش بکرێ چکە پرسیارە زۆر گرنگە هەندێک جارێ من لە نێو بەرنامەکەیە گفتوگۆمان کردووە لەگەڵ زۆر کەسایان باس لەوە کراوە نە کاتی خوێنکارە گاتە دوانزەی ئامادەی هەموو فۆکەسەکە بەداخەوە لەسەر دوو کۆلێژە ئەنی ڕێزمان بە هەموو کۆلێژەکانی بۆن مادەوترێت با بچێتە بەشی پزیشکی با بچێتە بەشی بەرزەکان لای ئەمە ئەم نمرە پێوەرێکە بەڵام ئەمە لە ئێستەوە ئایندیان دیارە پێتان خۆشە لە ئایندەیە ئەو ڕێچکەیە بگرێیان ئەم ڕێچکی کە خۆی ئێستا ئەزانی شکر کرانەوەی دایک و باوکیش لەم زەمانەیە بەڕاستی تۆزێک فەرقی هەیە لەگەڵ جارانە ئێستا تقریبم بۆ بە اختیاری یانی تۆ مناڵەکەی خۆ دانیشێنی حەزە بەکوێ هەیە بچۆرە پێت خۆشە بچیتە حتمما ئەمەش لێستەوە حەزێکە بۆ خۆیان منوک و خۆم وکو باوەگمانە ئەم نییە قەیچێکە با دوو ڕۆژی کە بچێتە کۆلێژی وەرزش هیچ شکالێکم وەرزش بمانژێنەوەش قسەیەکی تر بەڵێ بەدڵنیایی خۆش بێ کاتە ژیان زۆر بەخێر بێ سەر چاوان تۆ باوکی کاکەلاویت پێم بڵێ چۆن کاکەلاوی بردووە بۆ یانەی ئاشتی چۆن بڕیاری ئەوەدا کە لەم تەمەنە مناڵیەوە وەرزش لەلای ئەو خۆشەویست بکەیت. بەیانیتان باش سەرەتا زۆر سوپاس بۆ شاشە جوانەکەی کورسات بۆ بەسەرکردنەوەیە. دیارە ڕۆڵی دایک و باوک وەکو ئێمە ڕۆڵێکی تەواوکارین لەگەڵ ڕۆڵی ڕاهێنەر و یانەکانمان یعنی ڕاهێنەرەکان یانەکە لە دەروەوەی ماڵەکانیان هیلاکن بەدەست مناڵەکانمانەوە ئێمەش لە هەمان کاتە لە ماڵەوە چۆنێتی ڕێخستنی خواردن و خەوی مناڵەکان چۆنێتی هاتوو چۆکردنیان پاڵپشتیان بووین هەم و ئێمە هاوکار بووین بۆ ڕاهێنەرەکانیان کە بتوان بە شێوەیەکی باش ڕاهێنەرەکانیان بکەن و لە مەسەلەی هاتوچۆی بۆ دەروەوەی شار یاخود بۆ پاڵەوانەتیەکان هاوکار بووین و لێرەوە زۆر سپاسی یانەیە ئاشتێکین کە بە شێوەیەکی زۆر باش توانیوێتی هەم لە ڕاهێنەکان لە ڕووی وەرزشیەوە هەم لە ڕووی پەروەردەیەوە کە ئەوە لایەنێکی تری وەرزشە بەباشی ئامادەیان بکات. چۆن لەگەڵ کاکەلاویە وەرزش و سعیکردن کاتان بۆ گونجاندووە سەرمەشقییان ئێمە بۆ ئەمە بەسمان بووە وەکو باوکەم ڕوانکەی لازمونی ئێوەوە دایک و باوکانێکی تر لە هەموو بوارەکان مەرج نێتان ها لە وەرزشدا یعنی زۆر منداڵی تر هەیە لە بواری تردا کارامەیە بەڵام زۆر جار وەرزشەکە کرێتە قوربانی خوێندنەکە کرێتە قوربانی وەرزشەکە ئەمە هەیە ئێوە چۆن توانیتوانە کاتەکانی بگون وەڵاهی بێگومان دایکان و باوکان ئەتوانن باڵانسێک لە بینی ئەم دوانەیە ڕاگرن چونکە هەم وەرزشەکە هەم یاخود هەلایەنێکی تری هوەری هەمیش خوێندنەکە کاتێکی ئەبێ پێ بدرێت دیارە ئەوە پێویستیەکە لە پەنا ئەوەشە ئەوانی تریش ئەکرێت دایکان و باوکان ئەتوانن ئەو باڵانسە ڕاگرن بەبێگومان. باش دەستخۆش مامۆستا ڕەباس بەبێنە لای جەنابشت بۆ خۆت لە بەشی وەرزشی
کورسات نیوز کار دەکەیت ماوەی چەندی ساڵە لە بواری وەرزشدای وڵا بیرم چ پرسیارەوانشکەین لەگەڵەوانی دواتر ئەو پرسیارە بکەین خۆشیان لە بواری وەرزشن یان نا مامۆستا ڕەبات خۆی لە بواری وەرزشایە ئەمە هاندەرێک بۆ بۆی مناڵەکان بخەیتە ئەم ڕێچکەیەوە یان نا پێش هەموو شتێک باوک منداڵ ئاراستاکە بۆ جۆرێک لە وەرزش یان بۆ جۆرێک لە بواری ژیان یان منداڵەکە حەزی خۆی لەوەیە دۆزێتەوە سەرەتا بەیانتان باش بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بمەوە پێم خۆشە سپاسان بکەین کە بۆ ڕەخساندی ئەم دەرفەتە بۆ نیشاندانی ئەم پۆلە وەرزشکارە بەتوانایانە کە توانیویانە لە بوارەکەی خۆیانە بگەنە ئاستێکی باش دواتریش بە باش ێزانم کە سوپاسێکی بێپایانی مامۆستا شاخەوان بکەم کە بەڕاستی ڕۆڵێک و کاریگەریکی زۆر باشی هەبووە لە پێگەیاندی ئەم نەوە تازە و ئەم نەوە سەرکەوتووە بە هەمان شێوە کەسایەتێکی تریش هەیە کە ئەویش کاگەژی ئەویش ڕایەنەری ینی ئاشتیە و لەسەر و هەمووشیانەوە قوتابخانەیەک یاخود ماڵێک کە بۆتە ماڵی دووەمی ئەم یاریزانانە ئەویش یانەی ئاشتیە هەموو ئەمانە وای کردووە کە ئەم پۆلە یاریزانە بە دنیا بناسیێنێ یاخود با بڵێن لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان ڕۆڵێکی باشیان هەبێت بێگومان کاگاری ڕۆڵی بڵین دروستبوونی یاریزان ئاسان نییە مامۆستا شاخەوان کاریگەریکی گەورەی هەبووە لەو بوارەیە توانم بڵێم لەگەڵ بوونی خێزانیشە توان بڵێم پردێکی پەیوەندیە لە نێوان یاریزان و ئەو وێزگەی کە یاریتیاکە ئەم پردە پەیوەندیە بە جۆرێک لە جۆرەکان هەم ئەبێتە پاڵپشتێکی معنەوی هەمیش ئەبێتە پاڵپشتێکی مادیژ بە دیوێکی ترە ئەگەرچی لە ڕووە مادیەکەوە سوپاس بۆ ینی ئاشتی کە توانیویانە کەم تا زۆر ئەم بارە لە سەرشانی یاریزانەکان و خێزانەکانیان کەم بکەنەوە لە ڕووە معنەویەکەشەوە خێزان زۆر پێویستە بۆ یاریزان پاڵپشتێکی گەورەیە وا لە یاریزانەکە کە هەست بەبوونی خۆی بکات ئێمە من وەکو خۆم وەکو باوکێک وەکو باوکی لازیار توانیمە وەکو هاوڕێەتیەک لەگەڵ لازیارە بینە ناو ئەم بوارەوە منیش حتمما کاریگەری خۆی هەبووە وەکو بوارەکەی خۆم کە هەم لە هەمان کاتیشا من خۆم مامۆسای وەرشم کاریگەری خۆی هەبووە چونکە کاتێکە لازیارم بۆ یەکەم جار برد بۆ ئەم وەرشە لازیارە و کاتە مناڵ بوو بڕاستی حەزی لی نەبوو چونکە نەی ئەزانی بەڵام دوجار کە خۆت ئاراست کرد بڵێ لەبەرەوەی ئەو هەردوومانێک پرسیار بڵێ بۆچی تۆپی سەرمێز بۆچی تۆپی سەرمێز بەڕاستی کاگاری وەرزش بە شێوە گشتەکە شتێکی جوانە شتێکی پاکە بەڵام لە وڵاتی خۆمانە وەرشی بە کۆمەڵ تۆزێک قورسە گەیشتن بە ئامانج لە ڕێی وەرشی بە کۆمەڵەوە تۆزێک قورسە بۆیە منیش حەزم کرد وەرشێکی تاکی بۆی هەڵبژێرم بۆی بتوانێت لەو بوارەیە خۆی ببینێتەوە سوپاس بۆ خوا سوپاس بۆ ینی ئاشتی بۆ مامۆستا شاخەوانی بەڕێز کە توانیان بە ئامانجەکە بگەین ئەو کات بگەڕێمەوە سەرەوە و چیرۆکە ئەو کات لازیار مناڵ بوو ینی هەتا دوێنە شەویش باسمان کرد کە برایەکم پرسیاری لێکردوتی ئەگەرەوە پرسیارەیان لێکردی وتی وەڵاڵم باوکم بە زۆر نردمی ئەیتر بەڕاستی ئەو کات مناڵ بوو نەی ئەزانی ئەلفوبەی ئەم وەرشە چییە نەی ئەزانی چۆنە بەڵام دوجار کە هاتە ناو خێزانێکی پاکەوە خێزانێکی جوانەوە خێزانێکی سەرکەوتووە کە خێزانی تێنسی تۆپی سەرمێزی یانی ئاشتیە توانی خۆی ببینێتەوە و خۆشەویستێکی بۆ دروست دەستان خۆش بکاتە بە هەر لە زیاتیانەوە دەست پێکەین ئەگەر مایکەکە بگەن نە دەستی سوپاسدانەکەین بۆی دەپرسین چەند نەبینی وازەتیان سێن لا زیاریان چۆنی باشم زۆر سەر چاو خۆش بڵێ ئێستا حەزە لە تۆپی سەرمێزیان نە بەڵێ باوک زۆر حەزێتی لە سەرەتا بەڵێ ئەی ئێستا تا چەند حەز بەواکەی کە بۆ نمونە گرنگی زیاتر بە میاریە بەی بۆ ئەوەی کە بەشداری پاڵەوانێتی جیانەکانە کرد پلەی زۆر باش بەدەستبێنی بەڵێ من ئێستا زۆرم حەزە تۆپی سەرمێزە ئەتوانم تەمرینێکی باش بکەم بۆی بەشداری پتوڵەی داهاتوو بکەم و توانم ئاستێکی باش پێشکەش بکەم باشە ئەگەر پێ بڵێن واز لە تۆپی سەرمێز بێنە تا وازی لێ هێنی نەخێر
ئاوتر حەزێتی زۆر باشە دەستە خۆش بێ چین لای ئارۆ بەڵێ کاکە ئارۆگیان بەخێری کاتە ڕاستەکەم مەڕێژی کاکارۆ چەند ساڵە خەریکی تێنسی من بۆ مایەش ساڵت تێنسەکەم بە وشەی تێنس بۆزم هەڵەیەوانە ئێمە هەروتمانە تێنس هەبێت دیاریکەی تۆپی سەرمێت چەند ساڵە سەرقاڵیەوەی 8 ساڵ 8 ساڵە بەم 8 ساڵەمە سەڵام نازناوە نازناوێکی زۆر زۆر گەورەیە ئێوە جگەی شانازین هەرەموتان کە ئێستا بوون بە نوێنەرایەتی چەند ملیۆن کەسەکە نامەسا شاخەوان هەموو عێراقوانە تو حساب کە نزیکەی 40 میلیۆن کەس منەڵم زیاتریش وانە ڕاستە ڕایانەکانتان چۆنە ڕۆژانە چیەکەن ئێستا ڕانەرەکانمان زۆر سپاس بۆخوا پاڵپشتمان بە هەموو جۆرێکەوە یعنی ئەمە بۆ مای 4 ساعت هەفتەیەکە 4 ڕۆژ تەمینمانەیە 4 ساعت ڕانەرەکانمان زۆر پاڵپشتمان یارمەتیمانێن بە زۆر باشە بابینە لای لاوییان بەخێر بێت خۆش بێ باشی بەڵێ پێم بڵێ واز لە تۆپی سەرمێزێنی بچی دو گۆڵی بکەی تۆپی پێ هەر حەز لە تۆپی سەرمێزە چەنێکە خەریکی تۆپی سەرمێزی 5 بۆ 4 ساڵە خەریکم 5 بۆ 4 ساڵە زۆر باشی لێزانی وە لە کامیان نابیت تۆ لەمانەی ئێرەکە لەگەڵتان ئەی بمۆیان لیانە بیتەوە بەڵێ لە بازیشان دەبم لێکە بنەوە بەیەکە دۆڕێنوانە یاریێتی لە بینی خۆتانە بەزیەوە ئێستا کەسێتان نابات و تا ماشەڵ یاریزانی هەڵبژاردن وایە چوکترین ئەمانە وانیدیوانە 2011 بەڵێ ئەمانە بچووکن ئەمیان یەک تەمەنن مامۆستا نا ئاستەکانیان تەمەنی 2011کان بە جیایکەن بڵین 2005 بە جیایکە 2009کان بە جیایکەن ئاوە ئاستە یاریەکانیش لەسەر ئاستی تەمەنە لە تۆ ینی 2011 لەم کاتەیە بۆ نمونە لەگەڵ 2009 کە یاریە ناکات ئەبێت تەمەنەکان جیاواز بێ پاڵەوانتەکانی دەرەوەش ئێستا وای داهاتووە ئەین بە پێی تەمەنەکان جیاوازە لاویجانەوە ڕاهێنانی دەست چۆنەکرێ بەێماش بڵە شتێکمان پێ بڵە چۆن ڕێکتە بگرین سەمایکەکە ڕێکتێ بەدەستەوە وە ڕێکتەوە ئەوە بە جوان گرتوێتی وانە ڕاهێنانی چیەکەن بۆ ئەمانەتان بۆ شتەکانی تۆپی سەرمێ چی فێربووی لە تێنسا ینی مەبەستیەوەیە ئەین فۆڕ و باگ و لوبوو یعنی فۆڕ و باگ و لوب و لوی باگ و کەپسە و ئانە فێر کەپسەی باشەکە کەپسە مهمە لە تۆپی سەرمێزە یاخەرین بینە لای من ناوەکانم لێ بەخوا کاکە دارینجان کاکە دارین بەخێر بێت بەخێر دارینجان دارینجان تۆش چەند ساڵە خەریکی 4 بۆ 5 ماشەڵڵا هەندێکیان زۆر ینی ماوەیەکی کەمیش سەرقاڵن و گەیشتون مەماستا لە تەمەنێکی زۆر کەمەوە دیارە هاتوون مامۆستا لە چەند ساڵیەوە ئاساییەکە سەرمێزە تا لە مناڵیەوە دەست پێکەی باشترە ئێستا ئێمە لای خۆمان لە 6 و 7 لە سین لە 4 ساڵیەوەی بن تا بچوو بێ باشترە زۆر باشە دارەکەی بڕوسلی شتەیە بۆ شتێنسیان هەندێک ڤیددیو هەیە لە یوتیوب بەخوا تایەتی وایە ڕاهێنانی لەو شێوەت هەنەیە یانیدانا باشە بە چی ئەتوانن جگە لە ڕێکتە بە چی ئەتوانین یاریکەن کەچکە بیتێ ئەتوانی یاریکەیان باشە دارینگیان تا چەند دڵخۆشی ئێستا یەکێک لە یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق نوێنەرایەتی عێراقێکی کە بۆ منە بەشداری پاڵەوانێتیەکان بکەینەوە تا چەند دڵخۆشیە بۆ زۆر هینی کردم زۆر باشە لە خۆشیابی ئەمەگەم بەخێر بی زۆر سپاس سەرەتا سپاسی کەناڵەکەتانەکەم ئەمە وەکو هەڵبژاردەی ئەوەش دەیمەنی جار کاتی خۆی یەکەم جارکاوە کامیران ڕوتێکردم تۆزە شەرم مەکێ بەشداری بتوڵاتی بەشداری کردم ئێمە 5 ساڵە 5 بەڵێ ئەوشەڵا بەردەوامە بین بۆ بتوڵەکانی داهاتوو ئێمە دایم لە ئامادە باشی سەگانی وەنەبارینجان تۆ بۆی وەرگرەوە بارین کچی مامۆستا شاخەوانەوە دیاخۆ بەخێر شاخەوان چ ڕۆڵەشیە بولەوەی کە تو ئاوا بگێ بەمە ئاستا وڵا باکم ڕۆڵی سەرەکیە بوو چکە هەر ئەو بوو منی برد بۆ تێنزەگیران من ینی هیچم لێ نازانی باکم ڕۆژانە زۆر خەریکم بوو تا گەشت بەم ئاستا پێکەی نەگەرنەوە ئەوە بیرمەجاری کەش پرۆگراممان بۆ کردن هەردووکیانە قەی ناکەێت هەروە دڵخۆش بن ئێمە پێمان خۆش هەردەم بە پێکەنیم بن ئینشاءالله شەخەوان واسە شتەکە بخوجێ لی واسە شتەکە ڕاهێنانی زیاتر بە تۆ بکایە لە نەوەڵا هەمووی یەکسانە هەمووی سوپڕی خۆیە وایە بەڵێ ئەمە نادیاشتی وەکو ماڵی دووەمە بۆمان هەمومان یەک ئاست باشە بارینگیان تا چەند هەوڵی ئەو یاوە کە ئەم وەرزشە کاریگەری نێرێنی نەکاتە سەر خوێندنەکە و چۆن ئەو هاوسەنگی و پاراستۆ ئێمە
ئەبێ ینی کاتێک دانی بۆ هەردووکی لە هەردوو ینی لەلایەک و تەمرینکەین و هەروە ئەرکەکانی قوتابخانەش بکەین بۆیە توانیمانە کاتێکی بۆ دیاریکەین بۆ کامیانە کردو بە قوربانی ئەویتیان هیچیانە کردو بە قوربانی ئەویتیان مەسەڵەن خوێندنەکە کردو بە قوربانی وەرزشەکە یا وەرزشەکە بکەی بە قوربانی وڵی تقریبا من بۆ وەرزشەکە زیاتر خۆم هیلاک زیاتر بۆ وەرزشەکە مەڵام خوێندنەکەش گرنگە لە باڵێ باشە حەزەکەی لە دوجاریشە بۆن هەر گرنگی بە وەرزش بەیان حەز لە چ کۆلێژێکە بۆی بچی وڵی خۆم بە تەمای کۆلێژی وەرزشیم هەلێسەوە ساڵ پۆلی نوێی تاوا کردووە ئاڵێمە بۆ پەیمانی تۆ بۆ دەزیشان کردویان خۆی دەزی من ئەو پرسیاری یەکەمە کاگاری کە باسی کرد ینی هەموو ئاراستەکانی باوکو و دایک و خێزانی کورد هەمووی بۆ ئەو کۆلێژی پزیشکی و کۆلێژی ئەندازیاری بەڵێ و کۆلێژانە بەڵام کۆمەڵگا پێویستی بە هەموو بوارەکانەیە هەموو مەجالەکانەیە شەر نییە ئەتوانی تۆ لە بواری وەرزشیشە لە بوارەکانی کە خزمەتی کۆمەڵگاکەی خزمەتی شارەکەوکەی بواری وەرزش ێستا هیچی کەمتر نییە لە بوارەکانی کە ئەتوانی لە بواری وەرزشە لە خوێندنەکەدا تا ئەستی دکتۆراش بڕۆی تا ئەستی پرۆفیسۆریش بیتە مامۆسای زانکۆ کاری لەسەر بکەی ینی ئەوانە زۆر زۆر گرنگە ینی ئی باوکو و دایک ئیش لەسەر ئەوە بکات مناڵەکانی ئاراستە نەکرێت ئێمە لە ینی وەرشی ئاشتی لایانی پەروەردە زۆر زۆر گرنگمان پێیاوە ئێمە جگەلەوەی کە خوێندکارەکانمان لە تۆپی سەرمێزە لە ڕیزی هەڵبژاردی عێراق خوێندکاریشمانەیە لە کۆلێژی پزیشکیەکان وەرگیراون هەشمانە لە کۆلێژی پەروەردەی وەرشی ینی ئاراستەکان جیاواز بۆ لە ناو یانی وەرشی ئاشتی کارمان کردووە ئەو خوێندکارانەی کە هەستمان کردووە زۆر زیرەکن لە بواری خوێندنەکە دایمەن تەرجیحمان کردوون کە بتوانن ئەو کۆلێژە بەرزانەی کە خۆیان حەزیان لەیەتی ڕغبەتیان لەسەرێتی بێنێ بە پێچوانەشەوە هەشمانە بسێکی لە بواری وەرشەکە زۆر زۆر بەتوانایە زۆر زۆر ئاستی باشی هەیە هەوڵمان ناوە ینی ئەوەش ئاراستەمان کردووە ینی ئەگەر تۆ ئەتوانیت لە بواری وەرشە بیتە کەسایەتێکی گەورە کە سوود دەبێت هەم بۆ خێزانەکەت هەم بۆ کۆمەڵگاکەت هەم بۆ شارەکەت ئەمە بە بەرنامە ئیشمان لەسەر کردووە خاڵێکە کە باسی کرد مەسلەی وەرشی تۆپی سەرمێز بواری واستە و واستەکاری یەکێک لە کارەکە هەموو وەرزشێک پێویستی بە بەهرەیە ڕاست ینی ئەگەر مەوهیبە و نەبێ بەهرەیەکی تیانە بێ وەڵا هەموو ڕۆژی بێ بۆ سین و یابانیش ئەوڵە دروست نابێت بۆ نمونەیە سە لە وڵاتێکی وەکو ئەرجەنتین چەند کەس یاری تۆپی پێەکە بەڵام سێرەکەی میسی شتێکی ناوازەیە لە ناویانە بۆ نمونە لە وڵاتی پورتوغال چەندەها کەس یاری تۆپی پێەکە بۆچی ئەمانە دەرکەوتن بۆ لەبەرەوەی بەهرەیەکی تایبەتیە بۆ جیاواز بووە لەبەرەوە هەموو مناڵێکیش کە بیدایەت لای ئێمە هەمیشە چاوی کراوە تۆ تۆپی پێ سیرەکەی بۆ نمونە لە قوتابخانەکان زیاتر تۆپی پێەکرێ بۆ نمونە لە کۆڵان و هاوڕێکانیا بەڵام وەرشی تۆپی سەرمێزیش یەکێکە لەو وەرشانەی بیدایەت هەموو مناڵێک زۆر حەزیلەی نییە چونکە وەرشێکی ئاسان نییە ئەو کاتە ڕۆڵی ڕاهێنەر زۆر دەورە بێت لای خۆشەویستەکەی چۆن وای لێ بکەی کە حەزی لێ بکات یەکمان من تەجروبەیەکی زۆرم هەیە لەو بوارەیان نزیکەی 25 ساڵە کارم کردووە زۆربەی ئەو یاریزانانەی کە گەشتونەتە ڕیزی هەڵبژاردەی عێراق کە ساڵانێکی زۆر لای من کاریان کردووە ئیشم لەسەر کردوون بیدایەت یعنی حەزیان لێی نەبووە بەڵام وردە وردە چووەتە ناو بوارەکەەوە ئەساسیاتی تۆپی سەرمێزەکە فێر بووە و بەشداری پاڵەوانتەکانی کردو و زیانی دەرکەوتووە وردە وردە ئەو بەهرەیە دەستنیشان بووەتیە خۆی حەزی لێ کردووە توانی پەری پێ بدات کاری لەسەر بکات دەست و چاوتان دەرفەتەکەمانەرەوەە بۆ حەزمانەکە قسەی زیاتر کە نەزانم قسەی زیاترکەین دوو بەرنامەی تریش دانی نێشتا هەرکەمە بۆیەوە سەرکەوتوو بن مامۆستایانی بەڕێز هاوکانی بەڕێز کامانە بۆ خۆی زۆر زۆر گرنگن ئێوە شتێگەی شانازین ئانا بە کاتن نەخۆین ئەتوانی قسە بکەی ئاتۆ پێم بڵە پۆلی چەنی من پۆلی ئەچم بۆنەوە زیرەکی وەڵا باشم گرنگیم بە هەردووکیە و ئیشەڵا هەر باشە لە قوتابخانە زۆر زیرەکە لە خوێندکار زیرەکەکان یافرینەوە لە هەڵوانەتی پەروەردەکان هەر ئەمان بەڵێکانیان بناسێنەوە لە یانەی بە بڵێن هەڵبژاردەی عێراقە هەر ئەمانەنی دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە هیوای ئەوەی کە بەشداری ئەو پاڵەوانێتی شەکەم پلێکی زۆر باش بەدەست بێن و جارێکتر بانکتانەکەینەوە بۆ ڕۆژێک نوێوەرم بابزانین پلەی چەندتان بەدەستێنە ئاخر بەڵێنی شەهین ئێمە لە ناو یانەکەتان بەرنامەیەکی زۆر جان ڕێک بخێنم باشە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوەش مەرجومان کردن